يا رسول الله يا شيخ المدينة يا شيخ المدينة هركز عاشقته دلی مشکینه دلی مشکینه مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم. بناوی خدای بخشنده و مهربان وما أرسلناك إلا رحمة للعالمين
ئەمڕۆ مەولوی پێغەمبەرمانە، ئەو پێغەمبەرەی کە ڕەهبەرمانە، هەر لە ڕۆژهەڵات هەتا ڕۆژ ئاوا چرای ئەم دینەی تیا هەڵکراوە. درود بۆ پیرەمێردی مەزن. بەڕێزان، سەرۆکی زانکۆ، ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، خوێندکارانی بەڕێز، مامۆستایانی زێدە عەزیزی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، بەگەرمی بەخێر هاتن بۆ هەنگی یادی لەدایکبوونی پێغەمبەرمان، درودی خوای لەسەر بێت. شیرینی مرۆڤایەتی و تاجی سەرمان. ئازیزان، دەستپێشی ئەما هەنگەمان بۆ ئەو یادە مەزنە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ئەدهەم با فەرمێت بە پێشکەشکردنی پارچەیەک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم وما أرسلناك إلا رحمة للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين صدق الله العظيم. ئەی سەروەرم پێشەواکەم، خۆشەویستم مامۆستاکەم، بەخێر بەی ئەی نووری چاوم، ڕێی تۆ ئەگرم هەتا ماوم.
ئازیزان فەرموون ئێستاش ئێوە و سرودێکی ناوازە لە سەنای پێغەمبەری ئازیزدا صلی الله علیه وسلم یانەی هونەری لە یەکەی کاروباری خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی با بفەرموون. يا رسول الله توي شافعي يا ممتى للروج جزاء هم عالم محتاج بتو شاه محمد يا رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة يا كسا شيخنا دلي مشينا دلي مشينا كسا شيخنا دلي مشينا دلي مشينا
ڕەبی بنێرە سەڵاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و موحەممەد مجتەبایە مستەفای تۆ سڵاو بۆ ڕۆحی مامۆسا عەبدولکەریمی مدەڕیس ئەمە دەبوانی بەڕێز ئێستا فەرمونون ئێوە و نمایشێکی تایبەت بە چەپکێک لە ئاکارەکانی پێغەمبەری ئازیز ئەگەر پێغەمبەر لێرە بوایە چی دەگۆڕی؟ شەڕی دەگۆڕی، بەئاشتی، درۆی دەگۆڕی، بەڕاستگۆیی، خۆبەزلزانینی دەگۆڕی، بەخاکیبوون، نەزانی دەگۆڕی، بۆ زانست، گەندەڵی دەگۆڕی، بۆ چاکسازی، ستەمی دەگۆڕی، بۆ دادگەری، دواکەوتووی دەگۆڕی، بۆ پێشکەوتن، کۆیلایەتی دەگۆڕی، بۆ ئازادی، دوژمنایەتی دەگۆڕی، بۆ دۆستایەتی، فێڵبازی دەگۆڕی، بۆ سەرڕاستی، خیانەتی دەگۆڕی، بۆ ئەمانەتداری، نەفامی دەگۆڕی، بۆ دانایی، نەفرەتی دەگۆڕی، بۆ ڕەحمەت، تووڕەیی دەگۆڕی، بۆ لەبوردەیی، کینەی دەگۆڕی، بۆ خۆشەویستی، گریانی دەگۆڕی، بۆ خەندە، ڕەشبینی دەگۆڕی، بۆ گەشتبینی، مەرگ دۆستی دەگۆڕی، بۆ ژیان دۆستی، غەمی دەگۆڕی. بە شادی. سپاس بۆ خوێندکارە ئازیزانە. ئازیزان مژدەتان لێبێ. زانای کوردستانی ڕۆژهەڵات و ڕاهێنەری نێودەوڵەتی بەڕێز دکتۆر محەممەد خانی لێرێ و بە وتە شیرینەکانی ئاهەنگەکەمان دەنەخشێنێت. مشتەکەمان ناوێتی لێرەوە ڕای دەگەێنین کە بەڕێزیان لەمڕۆوە لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی وەک مامۆستا دەست بەکار دەبن. بەڕێزان باکەوە. السلام عليكم. ڕێز و سڵاو و درودم هەست لە خزمەتی هەموو لایەکتانە. زۆر خۆم بە بەختەوەر و خۆشحاڵ ئەزانم کە لە ڕێگەی زانکۆی گەشەپێدانەوە ئەم دەرفەتە دروست بوو کە بە شێوەیەکی زەنجیرەیی و منەزەم زۆرتر لە خزمەتتان ناوین. ئەوەیش مامۆستایانی زانکۆ لە ڕێگەی ناسیاوی دۆستانی من و لە ڕێگەی خۆیان و ئەم دەرفەتیان بۆ من دروست کردە هەم سپاسی دۆستەکان مەکەم و هەم سپاسی مامۆستایانی زانکۆ بە تایبەت کاک دکتۆر مەریوان و کاک دکتۆر ئەنوەر و کاک دکتۆر سوهەیب و کاک دکتۆر ڕەوف ئەمانە ناویان ئەزان و پێشتر تەکیانەوە. ئەو مامۆستاکانی تریش خۆشحاڵم منیان بە تەلەبەی خۆیان وەرگرتووە ئینشەڵڵا بتوانم تەلەبەیەکی ناڕاست نەبم. ئەم دەرفەتەیان بۆ دروست کردین لە یادی مەولودا قسە بکەین. من نەوەسیاومە ئەتوانم بجوڵێم عیبی نییە باش کەمێ بجوڵێن شاید ڕەحەتتر وێ قسەکردن خۆشتریش بێت. لە یادی مەولودا یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکەین، بەڵام من جیاتی یادی پێغەمبەر خۆی وەکو شەخص حەزەکەم یادی سروشت و کردەوە و ئاکاری بکەین کە ئێمە ناتوانین وەک خۆیمان لێبێ، بەڵام ئەتوانین وەک ڕەوشتەکەی لەسەر ڕێگەکەی ڕێ بکەین. ئەوە سەخت نییە، هەر کەسیش بە عنازەی خۆی خوا ڕەب العالەمین سفاتی زۆری هەست، گشتمان هەمووی سفەتەکانیمان وەرنەگرتێ. یەکێک قەهاری خوای وەرگرتێ خۆی فرەتون دوو تێژ، یەکێک ڕەحیمی خوای وەرگرتووە زۆر دانیشتن لەلایە خۆشە. خوا بە ئەوانەوە هەمووی بوونەوەرەکانی خەڵق کردە و بەوانەوە قەزاوەتیانەکە، عەدالەتیانەکە، خەڵقیانەکە و ئەیان باتەوە دنیا. بەڵام ئێمە خۆخوانین، هەر کەس بە ئەندازەی زەرفێتی خۆمان لە سفەتەکانی خۆمان وەرگرت. ئەکرێت چون پێغەمبەریش نین بە ئەندازەی توانی خۆمان لە سفەتەکانی پێغەمبەریش وەرگرین. ئەوەڵ بزانین ئەسەن پێغەمبەر بۆچی پێویستە، هەر پێویستە بە شەریەت پێغەمبەری بێیان. وا بزانن ئەوڵی دنیاس و هەنۆس هیچ پێغەمبەرێک نهاتوو ئێمە مناڵەکانی حەزەتی ئامین و کەوتینە سەر ڕووی زەوی. دنکێکمان درۆکات، دنکێکمان فێڵەکات، دنکێکمان ئەوە کەگرینە، یەکێکمان تووڕەس، یەکێکمان لێدا، ئەو سفەتانە لەرانووسیاوە. کەسێ پێیا بێ ئەو سفەتانە بگۆڕێ پیاوێکی باش نییە.
با پێغەمبەری ئێمە نوێ پێغەمبەری وڵاتێکی تروێ چون پێغەمبەری ئێمە قڕاڵە ئاخرێندانەکەیانە ئێمە لە کوردیا کەسێ بکەوێتە ئاخرێژن قڕاڵ خاتەمول ئەنبیاس پس پێش لە ئەو پەیغەمبەری زۆر هاتێ هەموویان گەرەکیان و ئەو شتانە بگۆڕن هەر کەسێ بە تەوانی خۆی تۆزێکی گۆڕی بەشەر گەیشتە ئەقلانێتێک خوا لە ئاسمانەوە وتی بەسە ئیتر پێغەمبەرتان بۆ نانێر خۆتان ژیرن ێژێ کابرایەک هشترێکی دزی و باری هشترەکە زێڕ و ئاڵتون وشت و دەستی نەگەیە بانی دای بوورێ وەکی خەڵکی لایەوە نە هشتری دیوە خەڵکی لایەمە و هشتری نەدی و ئەیزانی ئەسپ سوار بێت وەلێ نێزانی هشتر سوار بێت هشتریش بەوە بارەکەی داریەشێ بێری تێ چۆکە گشت کەسێ ناتوانێ بێرێت تێ چۆکە بازێکە زرنگی خۆی هاتوێژێ ئەگەرمە چۆکە نێتوانی هشترەکە بێرێتە چۆکە هشترەکەی بردە بنی دارێ چۆبانی دارەکە لە بانی دارەکەەوە ئاڵتون و زێڕەکەی لە هەوتو لەمە لاوتی ئای شەیتان وە لەعنەتی چۆن خەڵەتانمانە شەیتانیش لە نەفسیا لێ حاضر وتی کوڕە تۆوە لەعنەتی وەڵڵا من 100 ساڵ فکرم کرا ئەم فێڵمەنەوە تۆسی هێمە ئیسا لە ئەقلانیەتە گەیشتینە سەرڕادەیەک عەقڵمان زۆرترە لە عەقڵی سەردەمی پێغەمبەر ئەوان نەیانەتوانی ئاوی سارد بخۆنەوە ئێمە ئەمڕۆ بە زانینی علومی تەبیعی ئاو یەخ پێەکەین لە هاوینە لە ساردی زووسانە ناڵین ئاو یەخ بکە بەری یەخکردن یەکدین ئەتوانین بفرین لە بانی تەیرەکان و بچینە ژوورتر عەقڵ زۆر بووە مەگەر نازانی ئامی گەن فرە بزانێ فرە ئاپەن ئەم عەقڵی زۆرە ئەگەر ئەخلاقی تەکانەوێ خەتەرناکترە کڵاوە گەورەکان کێ ئەینە سەری ملەتەکە نەزانەکان یا زانیارەکان زانیارەکە چی نییە وا ئەتوانێ وا بکە بەزەیی نییە ڕەوشتی نییە ئەخلاقی نییە ئەبێ ئەمەی پێ فێر بکەی ئەمە زیاو و کەم ناکە ئەخلاق هەر ئەخلاقە لە قەدیما درۆ هەر درۆ ئیسایچە هەر دروست خەیانەت هەر خەیانەتە ئیسایچار خەیانەت ئەبێ فێر بووین خەیانەت نەکەین درۆزن ئەزانێ درۆ بکات هەرچی عاقڵترێ باشترەی کات دەرناکەوێت بۆیە پێغەمبەری بۆ هەموو زەمانێک پێویستە بە تایبەت زەمانێکە ئاغم زۆر عاقڵەوێت پێغەمبەری پێویسترە ئیتر لە ئاسمانی چۆ پێغەمبەر نایێت گرفتمانەوەسە ئیسا پێغەمبەری تازەمان گەرەکە ئەبێ پێغەمبەر دروستکەین وتارەکەی من ئیمڕۆ ناوی ئەمەسە وەرە بابووینە پێغەمبەر سەختیش نییە پێغەمبەران پێش لە پێغەمبەریان شتێکیانە کرد کە وەختێ ئەیان و ئاسمان حەوتە بەقەس خۆ علم دروستنەوە ئیتر خۆ هێمەشی سا هیچ کامان نەچوین بزانین زەوی خڕەیان ێژن زەوی گردە گشتمان بڕوامان کردە چۆن بڕواتان کردە کێ چووە تماشای بکە ئاخر کەسێکە ێژێتی ئەو نە پسپۆڕە و لێ هاتووە ئێمە بڕوامان نەبە قسەکەی تۆ ئەچی عەمەلیات بکەی ئەچی شەهادەی دکتۆرەکە تماشاکەی بزانی دەرەجەی چییە لە خەڵکی تر بیستوتە دکتۆرێکی سەرکەوتووەچی لە بەردەستی هەڵاژی و زگتە دڕێ و هەموو کارێکات و تێتەوە لەو لەش پارەیە دەیتێژی دەستخۆش بڕوا و پێی هەست پێغەمبەری ینی بڕوا پێغەمبەران هەمویان پێش لە پێغەمبەری بڕوای خەڵکەکەیانیان لە دەوری خۆیان کۆ کردووە شتێکە پێش لە پێغەمبەری پێویستیە پاکداوێنیە ڕاستگۆییە سەداقەتە ڕەحمە بەزەییە برایەتیە خێرخوازیە هەر کەسێک ئەمەی بێ ئامادەست بۆ پێغەمبەری چون هیچ پێغەمبەرێک خۆی نییە زانی ئەوە پێغەمبەر کام پێغەمبەر غەیر ئەز حەزرەت یوسف ئەوش یەقینی نە و خەوێکی بینی و چون خەو مەرجەعی سەنەد نییە حتا ئەوانیچە خەوێ نێژن ئەمە ڕوئیای ساڵحەستانەیەتە دی خۆیان بڕوایان نییە ساڵحەس خەوەکە مەگەر پێغەمبەرە هیچ پێغەمبەرێک نێزانی ئەوێتە پێغەمبەر تا ئەوە پێغەمبەر وەلێ پێش لە پێغەمبەری پێداویستەکانی پێغەمبەری لە دەوری خۆی کۆ کرد ڕاستگۆیی سەداقەت ئینساف سڵح ئەمنیەت برایەتی گەشە ئەمان بەشەر وەکو هەمووی بوونەوەرەکان هاتە سەر ڕووی بسات تاریخی نەو کولتوری نەو مێژووی نەو و چون ئەو کردەوە بەسەری پێشینانە هات حەزی نەکرد بەسەر نەوەکانی بێت کەوتە فکر تاریخ دروست بکات تاریخ ینی دەرسوەرگرتن لە قەدیم و بەرنامەداڕێشتن بۆ ئایندا ئەمە بووە کولتور بووە فەرهەنگ بووە ئاموزش و پەروەرش یا پەروەردە پەروەردەکار پێغەمبەرە ئەبێ پەروەردەکار بەرزتر وێ لە تەلەبەکەی بەرزتر نەوێ چۆن نەتوانێت تەلەبە فێر بکە هەمووی پێغەمبەران بە ڕەوشتێکی ئینسانی لەبەر خێرخوازی بۆ گەشەی ملەتەکەیان بۆ ئەمنیەت
لە خۆیان ناچتانێکیان کۆ کردو خەڵکەکە بڕوایان پێیان کرد جا کە ئاسمان پێیوتی ئێوە پێغەمبەرن هاتن بە خەڵکەوتیان پێغەمبەر داوای بەڵگەیان نەکرد ئەو معجزات و چتە کەسانێک داوایان نەکرد کە دوای ئەوەی چار بڕوایان پێیان نەکرد بوونە پێغەمبەری وڵاتەکەیان بوونە پێغەمبەری ملەتەکەیان و کە بوونە پێغەمبەر پەیامێکیان پێ بۆ ملەتەکەیان گەرەکمانە یەکەمین شتێکە دایەمەرزەین عەدالەت وێ هەمووتان تاکتاکەم پرسیارە لە خۆتان بکەن هەموو ئینسانێک لە سەردەمی خۆیان لە ژیانی سەردەم ناڕازیە هێژێ خۆزگایە باشتر وایە ئەوە اختیار بە تۆ دریا لەیەکێ لە ئەستێرەکانی ئاسمانە دنیایەکی تر خاسکە یەکەم یاسایەکە بۆ ئاسمانە دای ئەنەی و بۆ بوونەوەرەکانی ئایا عەدالەت نییە هێوە دنیای بەعدیتان بۆ وەسە ئێمە بۆیە دڵخۆشین بە قیامەت ێژین کوڕە مافەکانمان پێ ئەدەنەوە خەتاکان کریاوە و نایەنە سەملی هێمە دەربازەوین لێ ئێمە نییە لەوێ عەدالەتێکی ڕۆشن هەست پێغەمبەران پەیامهێنەری عەدالەتون یەکسانی بەرابەری و ئەگەر لە جێگەیەکە عەدالەت بێت ئازادی دەست پێیەکە پێغەمبەران گەرەکیان و ئازادی بێرن ئەوە ئیسا دۆستان ئێوە وا بزانن وان لە سجنە هان لە زیندانە چون زیندانەکانی بەشەر زۆرن یەکێکیان دیباسەکانیسی ئەها ئێوارە چینۆ بۆ خەوتن لەم زیندانە خۆمان دەرتێری کۆمەڵگا ئەم زیندانەی کردۆسە بەرمان یەکێ لە زیندانەکانی ئینسان واتەیە زیندانی فەقر و بێپوڵیە یەکێ لە زیندانەکانی ئینسان واتەیە هەر ئەو سجنە سوا ئینسانی تێخن هەموو کەسێک گەرەک کەسی لە زیندان دەرباز بێ داوای ئازادی ئەکات بەڵام دوو ئازادی هەیە ئازادیەک لە ئازادیەک بۆ ئازادیەکی پازیتیڤ و ئازادیەکی نگاتیڤ ئازادی لە زیندان ئەوە وەڵا لە زیندان دەربازمان کردی چیەکەی وەڵا ئەچم پیاوە کوژم خۆزگایە هەر لە زیندانەوەی چون ئازادی بۆ تۆ خەتەرە ئەوە لە فەقر بەرەڵا کریایی فەقر لاچ و پارەیان پێدای وەڵا هەرچێکم نەکردووە لە مەودواییکە خۆزگایە پارە پێ نەدریای ئەوە لە لیباسەکانی هاتیتە دەرچیەکەی وەڵا گوناحەلێکە تایسان نەمکرێ لە مەودواییکە گرنگ ئەوەسە ئازادی بزانی بۆ چییە ئەگەر نە هەموو کەسێکە توانێت پێغەمبەر بێت و ئازادی مژدە بدا بە خەڵک باوە قژ کوندە بوو نامێوەشژن باوە قژیانە باوە قژ پێغەمبەرە پێغەمبەری چییە پێغەمبەری مەرگە ئەلبەتە کوردی نامانە سەملی بە سەزوانەوە خەتای نییە ژن لە هەرکە قولانی وێرانەس بڵبڵیش پێغەمبەرە پێغەمبەری بەهارە کە تێت ئەخوێنی ئێمە چاوەڕێی بەهاری و شکۆفە و گوڵ و سەوزایی ئێمە گەرەکمانە بوونە پێغەمبەر چون ئیتر پێغەمبەر نایەت ئاسمان پێغەمبەری تەعتیل بووە خەلیفەکانی خوا گەرەکیانە بوونە نمایەندەی پێغەمبەر لە ڕووی زەویە ئادەی پێش لەوە بوویتە پێغەمبەر چی گەرەک یوسف پێش لەوە بێتە پێغەمبەر لە ماڵی فرعون و لە دوای ئەو لە ماڵی عەزیزی مسرا متمانەی ئیشاندا موسا پێش لەوە بێتە پێغەمبەر بە کەنشکانی شوعیب متمانەی ئیشاندا پێغەمبەر پێش لەوە بێتە پێغەمبەر بە جوانان و گەنجانی مەکە عەقدی برایی و دڵسۆزی و خێرخوازی فێر کرد ئادەی تۆ گەرەکتە بوویتە پێغەمبەری ماڵی خۆتان پێش لەوەیە بوویتە پێغەمبەری کۆمەڵگاشێ لە ماڵا متمانیان پێ بێ تخوا ڕەفیقەکان و دۆستەکان و بەرادەرەکان و متمانیان پێتەس ئەگەر متمانیان پێ نییە یادی پێغەمبەر تۆ بە درۆ واگریت نە هەر ئەم پێغەمبەری ئێمە مامۆستای کلاسەکەت چونوتم هەمومان نەتوانین پێغەمبەر بین هەر وەکو بڵبڵ پێغەمبەرە پێغەمبەری بەهارە ئێمە پێغەمبەری ئەخلاقین ئەبێ ڕەفیقەکانمان بڕوایان پێمان بێ ڕەفیقەکانە بڕوایان پێتەس ئەگەر نیتە ناوێت بێژی بە چرا وڵات ڕۆشنەوێتەوە بە ئیسمی چرا شەب نەیاوەرێت اسمە گوڵ نەیاوەرێت اسمە فەروەردین نەیاوەرێت گوڵ بە باغ شەب ڕۆشن نەگەردە دەت اسمە چراغ اسم خاندی ڕۆ مسەما را بجوو مەح بە بالادان نەدەر ئابجوو ئەفەرمێت ئیسمی بەهار گوڵ سەوز ناکە ناوی چرا شەو ڕۆشن ناکات ناو خوێندە بچۆ مسەماکەی بێنە ئەگەر وانە بێت بڕواو پێ ناکەم تۆ هەر بێژە ئەوە مانگە لەو ئاوە من لە ئاسمان ئایی بینم لە ئاوەکە مانگ دیارنی تۆ ێژی من شوێن کەوتوی پێغەمبەرم صلی الله عليه وسلم ئادەی لەو سفەتانە و دۆستانە وتی من ناژم هەر هەمویان چەند دانەیان لە تۆ ئەوەشێت
بە هەر ئەندازەیەک لە تۆ ئەوەشێتە تۆ ئەوەندە پێغەمبەری بەداخەوە ئیمڕۆ ناو زۆرە قەواخ پوچە لە دەرەوە هەمومان کادۆ کریاین کاغەزی جوانمان پێوە پێچیا بە یەکێک نووسیا مسلمان بە یەکێک نووسیا مەسیحی بە یەکێک نووسیا دکتۆر بە یەکێک نووسیا مامۆستا بەڵام ناوەکەی پوچەوە ئەوە دەردی ئیمڕۆز ئەو شتەی کە ئەمڕۆگم بووە مەولود نییە یادی مەولودیش نییە ڕەوشتێکە بێت لە مەولودا دووبارە دوای بکەوینەوە ئەو ڕەوشتی چە ئەخلاقە بەداخەوە ئیمڕۆ ئەخلاق نزمە هەر کەسێک ناوێکی بۆ خۆی داناغە یەکێک ێژێ مسلمانم یەکێک ێژێ یەهودیم بەڵام هەنۆز لە ئەوەڵین چتی مەکتەب هیچی وەرنەگرتێ بزن مەکتەبی نییە دوو لە ڕوتان مانگا مەکتەبی نییە باخ مەکتەبی نییە مەکتەبینی ئینسانە بەڵام ئەوانە کە ئەمڕۆ بە ناوی مەکتەب و کارەکەن جارێ نەبوونە سە ئینسان ئینسان دوو پلس پاراستنی مافی بەرانبەر پاراستنی ڕێزی بەرانبەر کێژن پێی ئەخلاق ئایا ئەتوانین ڕێز لە یەکتری بورین ئایا بۆ بۆنەی جیاوازی مەکتەبەکانمانەوە بێڕێزی و پەلامی یەکتری نادەین ئایا بێ احترامی بە یەکتر ناکەین ئایا خوای ڕەب العالەمین کە ڕەحمەتەن لیلعالەمین هەنێرە بۆ ئێمە بارانەکەی لەسەر لایەکەوارێ و لەسەر ئەو لاکە لە شارێکە قەدەخەوێت بای ڕەحمەت وەختێک تێت هەموو کەسێکە ڕێیابارە لە دارەکان با ئەدالێ خۆر وەختێک تیشکەوێژێت فەرقەکە لەسەر ماڵی هەژار و نەدار دەوڵەمەند و دەسەڵاتدار ئەگەر ئەمڕۆ هێمەگەرەکمانە مسلمانین ببورن داوای لێبوردنەکەم من داری مسلمانە بینم داری کافریچە بینم جانەورێکە بێنم وەکو قشقارە مسلمانە جانەورێکە بێنم وەکو قشقارە یەهودیە جانەورە نەونەسەر ئینسان هەر کەسێک ناوێتە سەڵمان ئەوەڵ سەڵمان وە لەولا مسلمان هەر کەسێک ناوێتە سەڵمانی فارسی پێش لەوە بێتە مسلمان سەڵمان ئینسانێکی بە ئەخلاق و کردەوەی بەرز وەکو پێغەمبەران جا مسلمانیەتی پێکەوت ئیمڕۆ کەسێک وەکی من ئێژێ مسلمانم لە ڕاستیە من ئاڵەمێکم بە دار و گوێچکە و لوت و ئەمانە وەکو بەشەرم ئایا بوومەسە ئینسان ئاخر ئادەم و ئینسان دووچتن ئادەم جانەورە وەکو مانگا وەکو بزن وەکو دار وەکو درەخت گیانی واتیا کە یایی گرت ڕێزی بەرانبەر بوورێ و مافی بەرانبەر بپارێزێ ئیتر ئادەم نییە ئینسانە جا ئیسا ئینسانە توانێت یەهودی وێت مەسیحی وێت وەختێ مافی بەرانبەر بپارێزێ ڕەحمەت لە بین ناچووە ئەتوانین بە یەکۆ دۆست بین هێشتا لە دنیاوە 7 میلیارد ئینسان ژیانەکەن چەندی مسلمانە 1.5 مسلمانە 6.5 مسلمان نیە وابێ هەنۆز کاری پێغەمبەر تەواونەوە ئەی بۆ خوا پێغەمبەری تر نانێرێ یەکێ لە تەفسیرەکانی ئەم قەزیە ئەوەسە کە کاری گەورەی پێغەمبەران ئاموزشی سروشتی ئینسانی لەم 7 میلیاردە ئیمڕۆ کەس حازر نییە ئیتر کچی خۆی بناتە گۆڕ لە دەوری پێغەمبەرە لە دەوری ماڵیا کچی خۆیان نەنا گۆڕ ڕەوشتێکی بەرزی فێری خەڵکردی تر کەس کچی خۆی ناناتە گۆڕ لەم 7 میلیارد ئینسانە هیچ کێ ناتوانێت بێتە سەر مەنەسەیەک و بێژێت درۆ ڕاستە بێن با درۆ بکەین درۆ ڕەوشتی ئینسانیە دیارە بەشەرەکان هەمویان هەدایەت بوون وا مەزانن مەسیحی چون مسلمان نییە ئەخلاقی نییە وا نەزانین کاکەی چون مسلمان نییە ناتوانێت دەراوسی ئێمەوێ ڕەحمەتەن لیلعالەمین ڕەحم و بەزەیی بۆ هەر هەمویان هەیە لە وەختی دەسەڵاتی چیا ماڵی ئەبوو سوفیان ئەوێتە ماڵی ئەمنی مەکە بۆ ئەو کەسانە پەنایەتیەوە ئایا هێمە واین ئایا ئەم ڕەوشتی بەرزمانە ئیمڕۆ هەست دائەنشین لە یادی پێغەمبەرە ئەگەر نیمانە براداری مسلمانین وەوە خۆی چ مێژم من بزنی مسلمان یعنی حیوانێکم ناوی مسلمانتان ناسە سرم حیوانەکە ناوێتە مسلمان وەلێ ئیسلامەکەەوە بۆنەی حیوانەکەەوە ئاوڕووی ئەچوات توخوا لە یادی پێغەمبەرە بەکردەوەمان ئەگەر ئیسلام بەرز ناکەینەوە ئیسلام نزم نەکەینەوە ئەگەر ڕەحمەتەن لیلعالەمین نیین لانی کەم ئازار بۆ عالەمیان نەوین وابزانم مامۆستا پیرەمەرد دەفەرمێ ئەیکەمە خاتمەی قسەکانم ئەفەرمێت ئەگەر گوڵ نیت بۆ باغی ژیان دڕکیش مەبە بۆ ئازاری گیان وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه زۆر سپاس بۆ وتەبەپێزەکانی بەڕێز دکتۆر محەممەد خانی باعیسی وجود جەمە تاماهی
دلیل ئیسبات سنعی ئیلاهی زیایی بینایم نوری چەمانم سەرمایە حەیات دین و ئیمانم درود بۆ مامۆستا مەولەوی گەورە بەڕێزان ئێستاش بفەرمونون بۆ بینینی ڤیدیۆیەکی کورت هەستەکان بۆ خۆشەویستی پێغەمبەر هەر شتێک باوەڕی پێ ببێت وتوێتی و هەر شتێک کە وتوێتی باوەڕی پێی بووە پەیامی ڕزگارکردنی کۆیلەکان و بەختەوەری مرۆڤەکانی هێنا بۆ ئێمە و بۆ سەرجەم مرۆڤایەتی بەڵێ ڕۆژەکە گرینگە بەڵام نەک لەو ڕۆژە ئێمە هەمومان بڵێن یا ڕەسوڵ الله خۆشمانەوەی بەڵام هەفتەیە دوای ئەوەی کە ئەیکەین هەمووی دژی ئەو ئامۆژگارانە بێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئێمە وتووە زۆرم خۆشەویت ئەی سەروەرم شانازی پێواکەم ئەکە و پێغەمبەرمانە و هەموو کاتێ لە دڵمانەیە کاتێک کەنای پێغەمبەر صلی الله علیه و سلم هێنن گریانمیت خۆشترین هەستم هەیە. I think the prophet for me will be just like, if I use a metaphor, then it will be just like the scented candle. A light that I can see and a smell that I can feel without me touching it. That's why I love him. ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر واتە ڕۆژی زیندووبوونەوەی جیهان ئەو فێربووین لەو ڕۆژە احترام و ڕێز و هەستی بەرامبەرەکە بگرین چکە پێغەمبەر وای فێر کردوین. Prophet Muhammad, peace be upon him, is the guidance for humanity and the role model of all human and mankind. خۆشمەوی پێغەمبەری مەزن ئەی ڕۆشنکەرەوەی ڕێگای مرۆڤایەتی يا رسول الله يا شاي المدينة يا شاي المدينة أركز عشقته دلي مشكينا دلي مشكينا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم سلام دلم أشو ألينا لبدي دار سرداري مدينة لبدي دار سرداري مدينة يا رسول الله باوانا نوت چند خوشا چند خوشا دعواتم شنیدی تو امینم ولی به تو جمالی او بینم هر وقت حجیان باوانم لدور بیت الله باوانم ما دوری تو عزیزم یا نبی يا شافي طاهر القلب نقي ذاكر لله المصطفى الصفي صلى عليه الله أخلاقه وصفاته سبحان من سواه هو قدوتي وحبيبي ودعوة النجاة يا رسول الله يا حبيب الله اكتب لنا نلقاه ندعوك يا رباه مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم Better recognize his name is Muhammad. I would be lost if I didn't find him. I would be lost and so misguided. Allah, salli ala Muhammad, sallu ala Muhammad. Allah, sallu ala Muhammad, sallu ala Muhammad. Allahumma salli ala Muhammad. يا رسول الله يا شاي المدينة يا شاي المدينة أركز عشقته دلي مشكينا دلي مشكينا
مشبع مدينة واسم بابا واسم بابا أرزابا بدست رسول الله رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هكذا عاشقتان دلي مشكلة دلي مشكلة. Our Prophet Muhammad has guided us to righteousness. He is the highest of all men. He taught us to be good, to be generous, and to respect one another. But most of all, he advised us to seek knowledge wherever we find it. Activities are too important in my university, and today we celebrated the birth of Prophet Muhammad, and it was wonderful. Thank you. من ئەمڕۆ خوێندکارێک بەشدار بووم لە میادی مەولودەیە و کۆمەڵێک چالاکی زۆر جوان پێشکەش کرایەکێک لەوانە خوێندنەوەی قورئان و خوێندنی سرودی ئاینی هەروەها وتارێکی گوێمان لە وتارێک گر لەلایەن مامۆستا ئەحمەد خانیەوە کە سوودێکی زۆری پێگەیاندین. متى ردنا يا رسول الله خائبين يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هكذا عاشقتان دلي مشكلة دلي مشكلة. يا رسول الله باوانا نوت چند خوشا عراقت كل باوانا بنت ونوشا هر وقت حجيان باوانا لدور بيت الله باوانا ما دوري تو عزيزا يا نبي يا شافي يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة نفس عاشقتان دلي مشكينة دلي مشكينة دلي مشكينة دلي مشكينة دلي مشكي